یەکێتی لە کوێی گرێبەسە غازیەکانی هەرێمە ئایا ئاوت کراوە یان لە ژێرەوە بەشدارە؟ چەند ڕۆژێک بەسەر گرێبەستی حکوومەتی هەرێم لەگەڵ دوو کۆمپانیا لە واشنتۆن بۆ غازی گەرمیان تێدەپەڕێت. تاوەکو ئێستا یەکێتی بە فەرمی هیچی لەبارەوە نەوتووە. لە کاتێکدا پێشتر باخڵ تاڵەبانی هەڕەشەی کردبوو کە ڕێگە نادات هیچ گرێبەستێکی غازی لە سنوورەکەیان بکرێت. ئەوەشی وتبوو نانەوێت چارەنووسی غاز هاوشێوەی نەوتی لێبێت. نزیکەی هەفتەیەک بەسەر ڕێکەوتنەکە تێپەڕی کردووە. یەکێتی جگە لە میدیاکانی بە شێوەی جیاجیا وەک حیزب هەڵوێستێکیان دەرنەبڕیوە. دەپرسین یەکێتی دەیتوانی ڕێ لەو گرێبەستە بگرێت بەپێی یاسای نەوت و غازی هەرێم. ئەوەی بەرپرسە لە گرێبەستکردن ئەنجومەنی نەوت و غازی هەرێمە کە لە 6 ئەندام پێکاتووە. سیانیان پارتین، سەیەکەی تریان دوانیان لای یەکێتیە و یەکێکیش لای گۆڕانە. بۆیە ئەو واژوە تەنها هی پارتی نییە، بەڵکو یەکێتیش بەشدارە لەو گرێبەستە. ئەوە جگەلەوەی لەسەر ئاستی شاندەکەش سکرتێری ئەنجومەنی وەزیران و وەزیری پێشمەرگە هەبوو. هەردووکیشیان ڕاستەوخۆ بە قوبات تاڵەبانی بەستراونەتەوە. لێرەش ڕوون نییە ئایا یەکێتی ڕەزامەند بووە یان بە جۆرێک لە جۆرەکان ئاوت کراوە. هەر کامیان بێت بێدەنگی یەکێتی لەو گرێبەستانە هاوشێوەی بابەتی تەڵتین و هەژماری من پێچەوانەی بەڵێنەکانی سەردەمی بانگەشەیە بەمەش گورزێکی دیکە بەر ئاستی جەماوەری لە هەڵبژاردن دەکەوێت. لە هاوکێشەکانی هەرێم و ئاستی عێراقیش پاشەکشە دەکات بە جۆرێک وەک لایەنێکی پەراوێزخراو لە هاوکێشە ستراتیژیەکان دەبیندرێت. تۆ پێت وایە یەکێتی ئاگادارە یان ئاوت کراوە؟